طبعا من كما ألين كما باسي رابردوي بروجكاني خمان كي ماناواني بوتشيني كي دياري كراوكي من براسي شانازية كم بوي خدمتي همو تاچێکی کۆمەڵگاکەی خۆم بکەم بە شانازیەوە خزمەتی پێش ئەو کەسێک کە دەنجی پێداوم خزمەتی ئەو کەساکەم کە دەنجی پێنەداوم ئەوە ئەرکێکی سەرشانی خۆمە پێی ئاسوودا بم ئەرکێکە لە سەرشانمە ئەوە دڵنیا بە من ئەو باسی حیزبایەتی ناکەین ئێمە لێرانە ئەنجا ئێمە بەڕاستی چارەسەرمان داناوە ئێمە قسەیەک ناکەین بەڕاستی قسە فڕێ بین و چارەسەرمان پێ نەبێ ئێمە لە کۆی ئەو پرۆژانەیە کە پێشکەشمان کرد بە چارەسەرمان چی بۆ لای ئێمە چارەسەرمان هەبووە بۆی کە ئەکرێت ساڵانە بەڕاستی حکوومەت یاریمی کوردستان نسبەیەک لە بودجەی تەرخان بکا بۆ دانەمەزراوان بەڕاستی بۆی کە ئەم گەنجانە ئەم لاوانەمان کە شادە و بڕوانامە بەدەستێنن چیتر نەستنەوە ماڵەوە شادەکانیان بە دیوارەوە هەڵواسن بە ناومێدی بمێنەوە ڕێژەی زیاتر لە تا 15,000 شەریکات و کۆمپانیای زەبەلا هەیە لە هەرێمی کوردستانە پێمان ڕامانگادوە لە یادداشتەکانمان لە پرۆژەکانمان حکوومەت یاریمی کوردستان ئەتوانێت ئیجباریان بکە ناچاریان بکە لە ڕێگەی ئەم کۆمپانیا گەورانەوە کەسانی خاوەن بڕوانامە کەسانی بە ئەزمون لاوانی خوێنگەرم ئەوانەی بێکارن ئەوانەی کەن هیچ ئیش و داهاتێکیان نییە لەم شەریکانەوە بیان خاتە سەرکار ئیشیان بۆ بدۆزێتەوە لە بێکاری ڕزگاریان بکە ئەنجا پێمان لە یادداشتەکانمانە نووسیومانە لە پرۆژەکانمان کە حکوومەت یاریمی کوردستان ئەکرێت دەرماڵەیەکی تایبەت ببڕێتەوە حتا ڕێژەشمان دیاری کردووە کەمتر نەبێت لە 150,000 بۆ ئەو کەسانەی کە بتوانن بژێوی ژیانیان لانی کەم ئەوانەی کە هیچ کارێکیان دەست ناکەوێت تا کارێکیان دەستەکەوێت تا و کاتێ دامەزرێن ئەنجا بە هەمان شێوە ینی دەیان ڕێگامان دیاری کردو ئێمە بەس قسەمان نەکردو پرۆژەی یاسامان دانابێ بۆ یەکە بیخەینە بەردەستی پەرلەمانی کوردستان هەوڵیشمان داوە کۆدەنجیشی بۆ کۆبکەینەوە و کۆدەنجیشمان بۆ کۆ کردوێتەوە بەڵام خۆتە زانی ئەوە وەزعەکەی پەرلەمانی کوردستانەوە ئەوە وەزعەکەی سستی بەڕێوەچوونی پرۆژەی یاساکانە ئێمەش لە تموحماندانە و هەمیشەش ئێمە دەنگمان لەگەڵ مامۆستایانی وانە بێژ بووە ئەزانی لە چ معاناتێکدان کە مانگانە بەڕاستی لە 80,000 دەست پێکات تا 100 چەند هەزارێک بەڕاستی کە بە کوڵەمەرجی قوتابخانە هەیە نزیکەی 7 مامۆستای وانە بێژی تایە منی شەڵێم ئەگەر ئەو 7 مامۆستایە لە قوتابخانەکە بێنێ دەرەوە کە کۆڵەکەی بەڕێوەبردننی وانەوتنەوەن بۆ قوتابیانمان بەڕاستی پشتی ئەشکێ بەڕاستی وانەوتنەوە لە هەموو کەرتی پەروەردا ئەو ئەستێ هەمیشە قسەمان لەسەر کردووە. سپاس دەکەم. والله هەر بە کورتی بۆ مامۆستا بەڕێزانە طبعا حەقی خۆیانە مافێکی سەرەتایی خۆیانە هەرچەندی قسە بکەم ڕێز قسەکانیان نەگرم نەزانم ئەوە هەڵقوڵاوی ناخێکی پڕ لە ئازارە بەڵام بەڕاستی ئمە چارەسەرمان پێ بووە بڵێ چارەسەر نەبووە چارەسەر هەیە بەڵام نایکەن و قسەمان لەسەر قوت و موچەی خۆمان کردووە ئێمە قسەکانمان هەڵوێستەکانمان لە ڕابردوودا دیارە ئێمە لە یاسای چاکسازی چۆن هەنگاومان هەڵبڕی و چۆن هەڵوێستمان دیار بوو لە سەکەمکردنەوەی موچەی خۆمان و بەڕاستی لە نەتیجەشە ئێمە لە هەموو پرۆژەکانمانە هەمیشە ئامانجمان دیار بووە چارەسەرمان دیاری کردو بۆ حکوومەت یاریمی کوردستان لە پرۆژەکانماندا هەمیشە لە ناوناخی خەڵکا ژیاوین بۆ مامۆستایانی وانە بێژ بۆ مامۆستایانی گرێبەست بۆ خۆبەخشانی نەخۆشخانەکان و هەمیشە ئێمە لەسەر خەتین لەگەڵیانەوە لە کۆبوونەوەی هەفتەی ڕابردووە ئێمە لەگەڵ لە لێژنەی پەروەردە و خوێندنی باڵا لەگەڵ وەزیرە ئێمە دووبارەمان کردەوە بۆ ئەو بابەتەی مامۆستایانی وانە بێژ تەکیدمان لێ کردەوە کە ئەبێ بەڕاستی لە هەوڵدابن بۆ بەبەرامگەیاندنی دامەزراندنیان و کێشە چارەسەرکردی لە ئەنجومەنی وەزیران ئێمە هەمیشە لە بیرمان و کۆڵ نادەین ئینشاءڵڵا.